خودتیه غضب چی چابه ایرا رادیوی دنجی گلا بیسەرانی خۆشەویستی دەنگی گەل جارێکی دیکە گەڕینە وڵاتان بۆ دەنگ و باسەکانی کاتژمێر 2 بە کاتی ئەوروپا کاتژمێر 3 بە کاتی باشووری کوردستان. هیوادارین لەش ساغ و دڵخۆش و کامەران بن لەگەڵمانە بن بۆم گەشتەی هەواڵەکان. یەکەم هەواڵمان بە ڕاگەاندنی ناوی چەند شەهیدێکەوە دەست پێ دەکەین. ناوەندی ڕاگەاندنی چاپەمەنی هێزەکانی پاراستنی گەل هەپەکە نەڕەچە 5 شەهیدی ئازادی بەشکۆ بەبیرهێنایە و ڕایگەیاند. بەڕێزەوە یادی هەواڵانمان ئاندۆک جەمرا شێرکۆ دەلال و یەڵماز دەکەینەوە کە لە تەمووزی 2019 شەهید بوون. هەواڵانمان خەباتی بێوچانیان کرد بۆ پاراستنی دەستکەوتەکانی گەلەکەمان و خەباتی ئازادی کوردستان بۆ سەرکەوتن. بەلێهاتوویان لەبەر خودداندا بەرپرسیارەتی مێژووی خۆیان بەجێگەیاند. هەواڵانمان ئاندۆک جمرا شێرکۆ دەلال و یەڵماز وەک فیداکارێکی هێڵی ئاپۆیی بەرخودانی مەزنیان ئەنجامدا و میراتێکی گەورەیان لە دوای خۆیان بەجێهێشت. هەپەگە نەڕەچە ناسنامەی ئەو 5 شەهیدەی بەم شێوەیە ڕاگەیاند. عەبدوڵڵا کورهان ناسراو بە ئاندۆک قۆسەر لە شاری مێردینی باکووری کوردستان لەدایک بوو و ڕۆژی 15 تەمووزی 2019 لە زاب شەهید بووە. قەدەر دەنیز ناسراو بە جەمەر ئاگر لە شاری بەدلیز لەدایک بوو و ڕۆژی 15 تەمووزی 2019 لە زاب شەهید بووە. محەممەد سعید ئەدۆگموش ناسراو بە شێرکۆ ئەحمەد ڕاپۆ لە شڕناخ لەدایک بووە و ڕۆژی 15 تەمووزی 2019 لە زاب شەهید بووە. سیمین سدیق ناسراو بە دەلال بۆتان لە خۆی لە ڕۆژهەڵاتی کوردستان لەدایک بوو و ڕۆژی 15 تەمووزی 2019 لە زاب شەهید بووە. موراد کارگول ناسراو بە یەڵماز شاهۆ لە شرناخ لەدایک بووە و ڕۆژی 16 تەمووزی 2019 لە هەفتانین شەهید بووە. هەپەگەنە ڕەچە پرسە و سەرخۆشی خۆیان ئاراستی بنەماڵی هەواڵان و شەهیدان ئاندۆک قۆسەر جەمرا ئاگر شێرکۆ ئەحمەد ڕاپۆ دەلال بۆتان یەڵماز شاهۆ و هەموو گەل و وڵات پارێزی کوردستان کرد و بەڵیانیان دووپات کردەوە کە یادی شەهیدان لە کوردستانێکی ئازاددا بە زیندوی دەهێڵنەوە. دووەمین هەواڵمان دەڕۆینە ڕۆژهەڵاتی کوردستان و لەوێ لە 11مین ساڵیادی کۆمەڵکوژی شنگالدا ئەنجومەنی پارتی ژیانی ئازادی کوردستان پەژاک ڕاگەیەندراوێکی بڵاو کردەوە و وێڕای شەرمەزارکردنی هێرشەکانی داعش و پاڵپشتیکارانی پشتیوانی خۆی بۆ خۆبەڕێوەبەری شنگال و خەڵکەکەی ڕاگەیاند. بەشێک لە دەقی ڕاگەیەندراوەکەی پەژاک بەم شێوەیە بوو. شنگال هێشتا پێویستی بە پشتگیری هەمەلایەنی گەلەکەمانە بۆ ڕزگاربوون لە مەترسی کۆمەڵکوژیەکان و گەیشتن بە ئازادی تەواو. شنگال و ئێزدیەکان بۆ گەلەکەمان هێمای تێکۆشان بۆ ئازادی و دیموکراسین. ئێمە وەک ئەنجومەنی پارتی ژیانی ئازادی کوردستان پەژاک لە 11مین ساڵیادی کۆمەڵکوژی شنگالدا وێڕای شەرمەزارکردنی هێرشەکانی داعش و پاڵپشتیکارە کۆمەڵکوژگەراکانیان پشتیوانی تەواوی خۆمان بۆ خۆبەڕێوەبەری شنگال و خەڵکەکەی ڕادەگەیەنین. شنگال و ئێزدیەکان ڕاستپاردەیەکن لە دەستیگەلی کووردا. خەڵکی ئێزدی لە شنگال بەڕاستی هێمای ناسنامەی مێژووی گەلی کورد و پارێزەری ڕەوای کللتورێکی 1000 ساڵەیە کە ڕێگەی نەداوە لە ناو بچێت. ڕۆڵی گەلی شنگال و باوەڕی ئێزدی لە پاراستنی بوونی گەلی کورد تا ئەمڕۆ گەورە و حاشا هەڵنەگرا. هێرش بۆ سەر شنگال و هەندانی داعش و پشتیوانی لەو گروپە تیرۆریستیە لەلایەن تورکیاوە بە شێوەیەکی بەرنامە بۆ داڕێژرا و ئەنجام درا و دەوڵەتی عێراق و پارتی پەدەکە شنگالیان پەراوێزخرا و بێبەرگری جێهێشت. ئەمڕۆ بە هەمان شێوە شنگال گەم ئەرۆ دراوە و هێشتا هەزاران ڕفێندرا و لە چاوەڕوانی ئازاد بووندان و تاوەکو ئێستا هەڕەشەکان و هێرشی مەترسیداری تر لە چوارچێوەی داگیرکردنەوە و کۆمەڵکوژی گەورەی دیکەدا لەلایەن هێزە پاڵپشتیکارەکانەوە بەردەوامی هەیە. شنگال هێشتا پێویستی بە پشتگیری هەمەلایەنی گەلەکەمانە بۆ ڕزگاربوون لە مەترسی کۆمەڵکوژیەکان و گەیشتن بە ئازادی تەواو. تەفگەری ئازادی خوازی کورد و هێزەکانی گەریلا بە
بورن بە تەواوی توانایانەوە و فیدایانە ڕێگری لە کۆمەڵکوژی و پاکتاوکردنی تەواوەتی کردو. ئەمڕۆ لە سای گیانفیدایی هەزاران شەهید لە هەر چوار پارچەی کوردستان خۆ بەڕێوەبەری دیموکراتیکی شنگال هاتووەتە دی. ئەم دەستکەوتە گەورەیە بەرهەمی گەلەکەمانە لە هەر چوار بەشی کوردستان و پێویستە پارێزگاری لێ بکرێت. ئەنجومەنی پارتی ژیانی ئازادی کوردستان پەژاک وێڕای شەرمەزارکردنی کۆمەڵکوژی شنگال و ئەنجامدەرانی پشتیوانی تەواوی خۆی بۆ خۆبەڕێوەبەری دیموکراتیکەکەی ڕاگەیاند. یادی هەموو شەهیدانی مەزن لە نێویاندا شەهید زەکیەکان و دڵگەشەکان کە کاریان بە دیدگای ڕێبەر ئاپۆ کرد بۆ بەرگریکردن لە خەڵکی ئێزدی و شنگال هەمیشە زیندووە. بانگەواز بۆ هەموو گەل و باوەڕەکان دەکەین کە وێڕای پشتیوانیکردن لە شنگال و خەڵکەکەی یەکێتی و یەکگرتووی مێژووی بهێن نەکایەوە. گەلی شنگال تەنها بە پشتبەستن بە هێزی بەرگری ڕەوای خۆی و خۆ بەڕێوەبەری دیموکراتیک دەتوانێت بوونی خۆی بپارێزێت. سندنەوەی ئیرادی خۆبەڕێوەبەری شنگال بەمانای گەڕاندنەوە داوای ئازادی گەلی کورد هەر کوردی هەر چواربەشی کوردستان و سندنەوەی پێشەنگایەتی لە گەلەکەمان بۆ گەلانی ناوچەکە لە پرۆسی ئازادی خوازی دیموکراسیدا نایەت دێت. هەر سیناریۆیەکی پلان ئامێز دژی شنگال بە تاوکردنی کۆمەڵکوژگەری داعش و دەوڵەتە پاڵپشتیکارەکەی هەژمار دەکرێت. بۆیە بەدەل لە پیچینەوە لە ئەنجامدەرانی کۆمەڵکوژیەکە ئەرکی گەلی کورد و ئازادی خوازانە لە بوونی شنگال وەک هێمای خۆبەڕێوەبەری گەلانی کوردستان و ڕۆژهەڵاتی ناوەڕاست پارێزگاری بکەن. دەڕێنە ڕۆژاوای کوردستان و لە چاوپێککەوتنێکی تایبەتە لەگەڵ ئاژانسی هەواڵی هەوار کە بە دوو بەش بڵاو دەبێتەوە. مەزلوم عەبدی فەرمانی گشتی هێزەکانی سووریای دیموکراتیک قەسەدا باسی لە ڕێککەوتنی دەی ئادار لەگەڵ دەسەڵاتی کاتی دیمەشق و ئەنتەگراسیۆن لە سووریا و پێکهێنانی حکومەتێکی دیموکراتیک کە ڕەنگی هەموونەتەوە پێکاتەکانی سووریا لە خۆ بگرێت کرد. لە بەشی یەکەمی چاوپێککەوتنەکەدا مەزلوم عەبدی لەباری پرسی بە یەک دەوڵەت و یەک سوپاو لە سووریا ڕایگەیاند. لە ڕێککەوتنی دەی ئادار ڕێککەوتین کە سووریا دابەش نابێت. سووریا وڵاتێکە، وڵاتی هەمومانە، هەمومان سووریایین، پێکاتی جیاواز هەیە، بەڵام ئێمە هەمومان سووریایین، لە چوارچێوی سووریاداین، وڵاتێکمان هەیە. بێگومان لەم وڵاتەدا دەبێت حکومەتێک هەبێت. هێشتا یەک دەوڵەتە نەک دوو دەوڵەت. ئەم وڵاتە سوپای خۆی دەبێت، ناکرێت دوو سوپای هەبێت. بە دڵنیاییەوە قەسەدە لەناو ئەو سوپایەدا دەبێت. لە دەروی وڵات سووریا بە یەک ئاڵا ناسراوە، ئاڵایەک کە هەموو سووریەکان قبوڵی دەکەن. ئێستا ئاڵای سووریا بەرز دەکرێتەوە تەنان لەم ناوچانەشدا. شەڕێکی تایبەت بە زانابوون و ڕێکخراو لە دژی ئێمە بەڕێوە دەچێت. هەمیشە دەڵێن دەیانەوێت ئەم وڵاتە دابەش بکەن و دەست بەسەر سامانی ئەم وڵاتەدا بگرن و بۆ خۆیان بیبن. ئەم شتانە ڕاست نین. لە ڕاستیدا ستەم لەم هەرێمە دەکرێت. لە هەموو کەس زیاتر سنوورەکانی سووریامان پاراستووە. لە ناوچەکانی خۆماندام و دەستگاکانی ئەم دەوڵەتەمان پاراستووە. ڕێگەمان نەداوە تاڵان بکرێن و خستومانتە خزمەتی خەڵکەوە. لەم ناوچەیەدا لە هەموو ناوچەکان زیاتر کورد، عەرەب، سریان و هەموو پێکاتەکانی پێکەوە دەژین. بە واتایەکی تر لێرە سووریایەکی بچووک هەیە. هەروەها لەبارەی پرسی ئینتەگراسیۆنەوە ڕایگەیاند. ئینتەگراسیۆن هاوبەشیە لە نێوان هەموو گەلانی سووریا، پێک هاتەکانی سووریا، هەموو ئیدارەکان کە ئێستا هەیە لەسەر بنەمای هاوبەشیەکی نوێ سووریایەکی نوێ بنیاد دەنرێت. ئەمە بە زۆرداری دروست ناکرێت. ئێمە ئێستا ڕێگریمان لە شتێکی لەم شێوەیە گرتووە. دووەمینیان بە ڕێککەوتن و لێک تێگەیشتن دروست دەکرێت. پێویستە قسە لەگەڵ یەکدیدا بکەین، ڕێک بکەوین. پێویستە هەموو پێکاتەکانی سووریا هاوپەیمانی دروست بکەن. ئەگەر سپەی دەستورێک کە سووریا بەڕێوە ببات دروست ببێت، پێویستە هەموو سووریەک ئەو دەستورەی قبول بێت. پێویستە حکومەت قبول بکەن. دام و دەستگان نیشتیمانیەکان دەبێت بە جۆرێک بن کە هەر کەسێک بە دامەزراوەی نەتەوەی خۆی بزانێت. هەر لەو بەشەی وڵات دەمێنینەوە و
لە میانی دیداری سیاسی شەهبادە لە شاری ڕەقا ئیلهام ئەحمەد بەرپرسی پەیوەندیەکانی دەرەوەی بۆ ڕێوەبەری خۆسەر دوو پاتی کردەوە کە گفتوگۆ و لێک تێگەیشتن تاکە چارەسەرن بۆ کێشەکان. هەروەها ئیلهام ئەحمەد دوو پاتی کردەوە کە ناناوەندی تاکە چارەسەرە جەختی لەسەر گرنگی پرۆژەیەکی سیاسی گشتگیر کردەوە کە تەواوی پێکاتەکانی سووریا تێیدا بەشدار بن. ئاماژەی بۆ دا کە دەسەڵاتی ناوەندی و زۆرم لێ دەبێتە هۆی بەرهەمێنانی ڕژێمێکی هاوشێوی ڕژێمی بەعەز داوای بەستنی کۆنگرەیەکی نەتەوەی گشتگیری کرد بە بەشداری تەواوی پێکاتەکانی سووریا بۆ گەیشتن بەڕێککەوتن لەسەر مافە دەستوریەکان کە داهاتوویەکی هاوبەش فەراهەم بکات. هەر لەو بەشەی وڵات دەمینینەوە ناوەندی ڕاگەاندنی هێزەکانی سووریای دموکرات هەسەدە ڕایگەیان بەرەبەیانی ئەمڕۆ گروپە چەکتەکانی گرێدراوی حکوومەتی ڕاگوزەر هێرشیان کردوتە سەرخاڵی چاودێری هێزەکانمان. هەسەدە ڕایگەاند کاتژمێر سەی بەیانی ئەمڕۆ گروپەکانی گرێدراوی حکوومەتی ڕاگوزەری سووریا هێرشیان کردوتە سەر 4 خاڵی چاودێری هێزەکانمان لە گوندی ئیمامی سەر بە شارۆچکەی دەرحافر. هێزەکانمان لە چوارچێوی مافی خۆپاراستن وەڵامی ئەو هێرشانەیان داوەتەوە و بۆ ماوەی 20 دقە ڕوبەڕووبوونەوە بەردەوام بووە. هەسەدە ئاماژەی بەوەشدا کە ئەو هێرشانە پلان بۆ داڕێژراون و مەترسین لەسەر ئارامی هەرێمەکە حکوومەتی دیمەشق بەرپرسیارە لەو هێرشانە. هەروەها دووپاتیان کردەوە کە هێزەکانیان لە بەهێزترین دۆخدان و بە هەموو شێوەیەک ئامادەن بۆ پاراستنی گەل و دەست کەوتەکانی شۆڕش. دەڕۆینە باشووری کوردستان و بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی سۆران ڕایگەاند ئاگر لە چای برادۆست کەوتوتەوە لە ئێستادا سەرقاڵی ترۆڵکردنین. لە ڕاگەاندراوەکە داهاتوە ئاگر لە چای برادۆست کەوتوتەوە و لە ئێستادا تیمەکانی بنکەی بەرگری شارستانی دیانا و مەزنێ سەرقاڵی کۆنتترۆلکردنین و بەمەستی ڕێگریکردن لە تەشتەسەندنی ئاگرەکە. دەژڵێن تاوەکو ئێستا زانیاری دەربارەی ڕووداوەکە و زیانەکانی نەزانراوە. لە باشووری کوردستان و عێراق دەمێنینەوە وەزاری سەرچاو ئاویەکانی عێراق بڵاوی کردەوە کەرتی کشتکاڵ لە مانگی ئەیلولی ئەمساڵ بە یەکجایی ڕادەگیرێت و هەروەها تورکیا ڕێکەوتنامەکانی ئاوی پێشێل کردووە. دەژڵێت بەهۆی وشکەساڵی و گرتنەوەی ئاوی ڕووبارەکان لەلایەن تورکیاوە عێراق ڕوبەڕووی سەختترین دۆخ بووەتەوە. ئەون زیاب وەزیری سەرچاو ئاویەکانی عێراق ڕایگەیاند ڕێژەی ئەو بڕە ئاوەی لە ئێستادا لە ڕووبارەکانی دیجلە و فراتەوە بەردەدرێنەوە کەمترە لە بڕی 400 مەتر سێجا لە چرکەیەکدا کە بەشی پێویست نییە و تورکیا پێوەست نەبووە بە بەڵێنەکانی زیادکردنی بەردانەوەی ئاو سەرەڕای ئەمەش تورکیا سەرقاڵی دروستکردنی بەنداوی نوێیە بەوەش ئەو بڕە ئاوەی لە ساڵانی داهاتوو دێتە ناو خاکی عێراق پێشبینی دەکرێت لەوەی ئێستاش کەمتر بێت. ئاماژەی بەوەشدا عێراق ناچارە کەرتی کشتکۆڵ لە مانگی ئەیلولی داهاتوو بە تەواوەتی ڕابگرێت. ئەوش بەواتایە دێت کە عێراق بێ بەش دەبێت لە بەروبەمی کشتتوکاڵی ناوخۆیی زستانە. ئاماژەی بەوەش کردووە بەهۆی وشکەساڵی و گرتنەوەی ئاوی ڕووبارەکان لەلایەن تورکیاوە عێراق ڕوبەڕووی سەختترین دۆخ بووەتەوە. جارێکی دیکە دەگەڕینەوە ڕۆژاوی کوردستان و سووریا بەتایبەت سووریا لێرە لە نوچەیەدا ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ بڵاوی کردەوە. ئەمڕۆ لە دیمەشق تەرمی هونەرمەندێکی ژن لە ماڵەکەی خۆیدا دۆزرایەوە. دەژڵێن شەوی ڕابردوو ژمارەیەک چەکدار هێرشیان کردوتە سەرماڵی هونەرمەندەکە. ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ لە سووریا لەبارەی کوشتنی ژنە هونەرمەندێک لە دیمەشق بەم جۆرە لە بەیاننامەیەکدا زانیاریان خستە ڕوو لە بەیاننامەکەدا هاتووە. سەر لە بەیانی ئەمڕۆ لە گەڕێکی مالیکی لە شاری دیمەشقی پایتەختی سووریا تەرمی هونەرمەندێکی ژن بە ناوی دیالە وادی بە کوژراوی لە ماڵەکەی خۆیدا دۆزراوەتەوە. ئاماژە بەوەش کراوە شەوی ڕابردوو ژمارەیەک چەکدار هێرشیان کردوەتە سەر ماڵیە و هونەرمەندە و پاش ئەوەی بە شێوەیەکی درندانە دەیخنکێنن دواتر ماڵەکەشی تاڵان دەکەن و ئاڵتون و پارەکەی دەدزن و هەڵدێن. بۆ دوایین هەواڵ دەڕوینە ئەوروپا بە بۆنی ساڵیادی کۆمەڵکوژی شەنگال لە 3 ئابی 2014 کە بەدەستی چێتەکانی داعش ئەنجامدرا لە چەندین شار و وڵاتی ئەوروپا چالاکی جۆراوجۆر بەڕێوە چوون. لە هەرێک لە شارەکانی هامبۆرگ، پاریس، بەرلین، هانۆڤەر، لێنز، بێرن، سۆلزن، ژنێف، لوزەرن، مانهایم، لەندەن، دانهاغ،
فرایبۆرگ، سارەتۆڤە لە چەندین وڵاتی ئەوروپا ئەو یادە بەرز ڕاگیرا و داوای بە جینۆسای ناساندنی ئەو کۆمەڵکوژیە و بەهێزکردنی بەرخودان دژی ئەو تاوانە و هاوشێوەکانی کرا. بیسەرانی خۆشەویستی دەنگی گەل بەم شێوەیە هاتینە کۆتایی دەنگ و باسەکانی کاژمێر 2 بە کاتی ئەوروپا، کاژمێر 3 بە کاتی باشووری کوردستان. هیوادارمە هەر دڵخۆش و کامەران و شاد بن و ژیانتان ئازاد بێت، جا لە هەرچیەکی کوردستان یا لە چیا سەرکەشەکان یا لە ئەوروپا هەن. بژین بە کامەرانی بە ئازادی.